الحمد لله، وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەمە ئەڵقەیەمان ئەڵقەی 19ەمە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. لەمە ئەڵقەیەدا لە بواری مامەڵە لەگەڵ مەزهبە فیقیەکان و ڕێبازەکانی تەزکیە و تەسەووف و قوتابخانە فیکری و عەقیدەیەکان لەو بوارەدا قسە دەکەین. ئێمە لە دوو ئاڵقەی پێشوودا ئەڵقەی 17 و 18 باسی مامەڵەمان کرد لەگەڵ زانایان و پێشەوایاندا، میراتگرانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. دیارە زانایان چەند شتێکیان وەکو بەرهەم بۆ ئێمە بەجێ هێشتووە. زەقترینیان مەذهبە فیقیەکانن کە بەداخەوە ئەوە یەکێکە لەو شتانەی کە دەبێ تێیدا چاو بە خۆماندا بژێڕینەوە. زۆربەی خەڵک هەروە دەزانێت 4 مەذهبی فیقیمان هەن، مەذهبەکانی ئەبی حەنیفە، مالیک، شافعی، ئەحمەد ڕەحمەتی خوایان لێبێ. بەڵام بۆ زانیاری هەموو لایەک تۆ نابێت تەنیا چاو لەسەر ئەو ناوچەیە بێ کە خۆت تێیدا دەژی کاتێک کە باسی ئیسلام و باسی مەذهبە فیقیەکان دەکەی، بەڵکو دەبێت چاو بژێڕی بە هەموو دنیادا. 4 مەذهبی دیکەش هەن، هەر لە نێو بازنەی ئەو مەذهبانەدا کە شوێن کەوتویان هەن. ئەوانیش مەذهبەکانی جەعفەری کە شیعەی 12 ئیمامی شوێنی دەکەون، و مەذهبی زەیدی کە زەیدیەکان شوێنی دەکەون کە زیاتر لە یەمەنن، و مەذهبی زەیدی لە مەذهبەکانی جەماوەری موسڵمانان و نزیکترن زۆر، و پاشان مەذهبی ظاهری کە ئەوانیش هەن، کاتی خۆی ئیبن حەزمی ظاهری هەبووە و داودی ظاهری هەبووە، ئەبوو عەلی، هو مەذهبێکی دیکە مەذهبی ئیباضی، ئەوانیش زیاتر لە عومان هەن کە کاتی خۆی خەواریجیان پێگوتراوە، بەڵام ئێستا ئیباضیەکان ژیان لە خەواریجەکانی کاتی خۆی. ئێستا ئەم 8 مەذهبە هەر 8یان شوێنکەوتویان هەن، و ئەو 8 مەذهبە تەدوین کراون و نووسراونەوە. ئەگەر ناگومانی تێدا نیە، بیرروبۆچوون و ئیجتیهادەکانی زانایان لە بواری حکمەکردەیەکاندا، الأحکام العملیە، کە دوایی پیان گوتراوە المەذاهب الفقهیە، زۆر لەو 8 فراوانترن. حەسەنی بەسڕایی کۆمەڵێک بیرروڕاو بۆچوونی تایبەتی فقهی خۆی هەیە، سەعیدی کوڕی موسەیب هەروە، سەعیدی کوڕی جوبەیر هەروەها بوخاری خاوەنی جامع الصحیح هێندێک بیرروڕای بۆچوونی فقهی تایبەتی خۆی هەن. الطەبەری کە بە ئیمام المفەسیرین پێشەوای ڕوونکەراوانی قورئان ناسراوە، مەذهبی فقهی هەیە هەبووە. لەیث کە زانایەکی گەورە بووە، ئەلئەوزاعی زانایەکی گەورە بووە، ئەوانە هەموو سەرمەزهب بوون. بەڵکو هەندێکی دیکەش لە زانایان کە زۆر وا دەرنەکەوتووە بڵێن سەرمەزهب بوو بن یاخود ئیجتیهادی مطلقیان کردبێ، ئەوانش دیسان مەذهبیان هەبووە، هەندێک بیرڕای تایبەتی خۆیانیان هەیە لە زۆر لە حکمە عەمەلیەکاندا و حکمە کردەیەکاندا. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ مەذهبە فیقیەکاندا بکەین، دەبێ وا مامەڵیان لەگەڵدا بکەین کە ئەوانە هەمووی بۆچوون و تێگەیشتن و بیرروڕای ئەو زانایەن یا ئەو کۆمەڵە زانایان لەبارەی قورئان و سونەتەوە لەو بوارە دیاریکراوەدا کە پێی دەگوترێ حکمە کردەیەکان، الأحکام العملیە. دەبێ بەو چاوە تەماشای ئەو مەذهبە فیقیە بکەی، پێتوانە بێ ئەو زانایە لە خۆ قسەی لە گیرفانی خۆی دەرێناوە. جا ئەگەر بە بۆچوونی تۆ پێکابی یانەی پێکابێ، بەڵام گرنگەوەیە ئیجتیهادی کردووە و زانایان لیان سەلماندووە کە ئەو یەکێکە لە زانایان، یەکێکە لە پێشەوایان، بەڵێ لە ڕۆژگاری خۆیدا خەڵکیش هەبوو قسەش ڕەخنەشی لێگرتووە، قسەشی بەسەردا داداوەتەوە، بەڵام گرنگەوەیە
دوای لێ سەلمێنراوە لە خۆشی و لە قوتابیەکان لە شوێن کەوتوانی جا ئەگەر ئەبوو حەنیفەیە ئەگەر شافعیە مالیکە ئەحمەدە ئەگەر دوایی لەولاوە جعفەری سادیقە ئەگەر زەیدە ئەگەر داودی ظاهیریە ئەگەر پێشەوای ئیباڵیەکانە و زانایانی دیکەش لەیثە ئەوزاعیە فەوریە ئەوانە هەمووی لە ڕۆژگاری خۆیدا زانا بوون و خەڵک گەڕاو تۆلایەن و پرسیان پێکردون و فتوان لێ وەرگرتوون ئەوەی کە ئێستا لەو هەشت مەزهبەدا تەدوین کراوە شوێن کەوتوانیان هەن هەر کەسێک لە مسلمانان شوێنێکێک لەو هەشت مەزهبانە بکەوێ لە ڕووی حکمەکردەیەکانەوە ئەوە معناوە بەنسبەت لای خوای پەروەردگار ئۆباڵی خۆی دەخۆت دەخاتە ئەستوی ئەو زانایە یاخود ئەو کۆمەڵە زانایی کە ئەو مەزهب و ئەو جۆرە بیر و بۆچوونیان لەو کتێبەدا کۆ کردوتەوە لە ئیسلامدا بۆچی ڕێگە دراوە مەذهب و بیر و بۆچوونی جیاجیا هەبن ئاەتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سروشتیان وایە مانای زۆرا زۆر هەڵدەگرن بۆچوونی زۆرا زۆر هەڵدەگرن هەم ئاەتەکانی قورئان زیاتر لە بۆچوونێک زیاتر لە مانایەک هەڵدەگرن هەم فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جاری هەر فەرمایشتێک دوو واتە هەڵدەگرێ بۆ وێنە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە جەنگی بەنی قوڕیظەدا فەرمووی من كان سامعا مطيعا فلا يصلين العصر إلا في بني قريظة ئەمە دوو واتای هەڵگرتن کە هاوڵان بە هەردوو واتاکەی فەرمایشتەکان جێبەجێ کرد یا ئەو واتای هەڵدەگرێت کە نوێژەکە بەرنە ئەوێ بەنی قوڕیظە نوێژە عەسرەکان کە تا گەیشتنەوێ نوێژی خەوتنانیش بوو و ئەو واتاش هەڵدەگرێت کە نوێژەکان زوو بکەن و زوو بڕۆن هەردوو واتاکە هەڵدەگرێت جاری واشەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ یەک شت چەند فەرمایشتێکی فەرمووە بۆ وێنە بۆ دەستگرتن فەرمایش تێ دەفەرمێ لەسەر سینگ فەرمایش تێ دەفەرمێ لە خوار سینگ فەرمایش تێ لەسەر نێوک یا لە خوار نێوک لە خوار نێوکیشەوە و فەرمایشتیشێ دەستنەگرتنیشەیە ئیمام مالیک دوو ڕای هەن هەم دەستنەگرتنی هەیە وەکو شیعی دوانزە ئیمامی دەکەن هەم دەستگرتنیشی هەیە هەروەها جۆرەکانی تەحیات پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاواشی تەحیات خوێندووە ئاواشی خوێندووە جۆرەکانی سەڵاوات و دوعاکانی ئیستیفتاح دەستکردن بە نوێژ ئەوەشی فەرمووە ئەوەشی فەرمووە ئەوەشی فەرمووە ئەوەشی فەرمووە هەروەها دوعاکانی ڕکوع و سەجدە بە چەند جۆرێک فەرموونی ئەمانە بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە جۆرێک زیاتر ئەو شتانەی کردووە یا مەسەن جۆرەکانی بانک جۆرەکانی قامەت بۆ ئەوە کە بۆ مسلمانان فراوان بێت ئەوە تێگیرای بەوەیان کار بکە تێگیرای بەوەیان کار بکە هەروەها لە ڕووی زۆر لە حکمی فیقهیەوە ڕاجایی زانایان دەگەڕێتەوە بۆ سروشتی دەقەکانی قورئان و سونەت لەلایەکەوە لەلایەک کەشەوە دەگەڕێتەوە بۆ عورف و باو نەرەتی کۆمەلگایەکان بۆیە شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئیمام شافعی لە عێراق بووە بە جۆرێک فتوایدا بۆ هەندێک مەسەلە کە چۆتە میسر زۆر لەو مەسەلانی چاو پێدا گێڕاونەوە ئەگەر ئێستا ما بە زیاتری شای پێدا گێڕانەوە بەتەکید هەروەها لە مەذهبی حەنەفیشدا هەر هەیە و لە مەذهبی مالیکیشدا هەیە و لە مەذهبی حەنبەلیشدا و لە مەذهبەکانی دیکەشدا ئەوە هەر هەیە گومانی تێدا نییە ئەوەی کە گرنگە ئێمە ڕێز و حورمەتمان بۆ هەموو پێشەوایەکان هەبێ چ ئەوانەی کە شوێنکەوتویان هەن مەذهبەکانیان چ ئەوانەی کە شوێنکەوتویان نین کەس نەبووە مەذهبەکەیان تەدوین کا بینوسێتەوە و تا خەڵک بۆ فتوا بگەڕێتەوە بۆی بەڵام بشزانین کە ئەو زانایانە کە ڕازیایان بووە لە هەوا و ئارەزۆ نەبووە بەڵکو بەشێکی دەگەڕێتەوە بۆ سروشتی دەقەکانی قورئان و سونەت زیاتر لە واتایەک هەڵدەگرن بەشێکی دەگەڕێتەوە بۆ ژینگە و عورف و باو نەرەتی کۆمەلگاکان بەشێکی دەگەڕێتەوە بۆ زمانی عەرەبی جاری وایە ئەو ئاەتە بە ئاواش هەڵدەگرێ و ئاواش هەڵدەگرێ دەگونجێ بۆ واش مانا بکرێ واش مانا بکرێ و هەندێکیشی دەگەڕێتەوە بۆ ڕیوایەتەکانی کە لە پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام جێڕدراونەوە یەکیان ئەمەی پێڕاسترە یەکیان ئەوەی پێڕاسترە بۆیە لە جۆرەکانی تەحیاتدا ئەبوو حەنیفە دەڵێ من ئەوەم پێڕاسترە لەبەرەوە لە فڵان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوی دیکەش دەڵێ من ئەوەم پێڕاسترە لەبەرەوە فڵان ئەمن زیاتر متمانەم بەو هەیە
ابن تيمية ناملكيشي قسكي هي لما مجموع فتاوى كاشي ده هر هي بقى تجاش شاب كراوة رفع الملام عن الأئمة الأعلام لا بردني لوما لسر بيشوا دياركان ده هو كاري هناون كبوشي زانایان و پێشەوایان ڕازیایان بووە و لە چەند لە مەسەلە ڕازیایی هەڵگرەکاندا ڕازیایان بووە. ڕازیایی ناکۆچی نییە بەڵکو ڕازیایی زۆرا و زۆریە. ئێمەش پێویستە بەو چاوە تەماشای ئەو مەذهبە فیقییانە بکەین و بۆ چاوەش تەماشای ئەو پێشەوا و زانایانە بکەین و ڕێز و حورمەتی هەمویان بگرین. ئەگەر ڕای یەکێک لە زانایانیشمان بەدڵ نەبوو وەکوم لە کتێبەکانی خۆمدا وام کردووە بەدڵمان نەبوو پێویست ناکە تانەی لێ بدەین پێویست ناکە بێڕێزی و بێحورمەتی بەرامبەر بنوێنین بڵێن لەوەدا ئەمن پێمانەی پێکاوە یاخۆت ئەو ڕایە دیکە پێم وایە ڕاسترە هیچ حەڕەزی تێدا نیە و کاتە ئەم قسەی هیچ غوباری لەسەر نییە و هیچ کەس ناتوانێت گلەی لێ بکات بە مەرجێک بە بەڵگەوە قسە بکەیت بە بەڵگەوە بڵێ ئەو زانایە لەو قسەیدا پێمانەی پێکاوە و فلان ڕایم پێڕاسترە یاخۆ ڕایە کە هیچیان نەیان گوتووە بەڵام من لە قورئاندا دەیدۆزمەوە لە سوننەدا دەیدۆزمەوە بە بەڵگە دەتوانی بێڵێ مەرج نییە ئەو قسەیە زۆر هەڵەیە کە دەڵێ ما تەرەکە سابق للاحق شيئا بەڵکو دەبێ بڵێین کەم تەرەکە سابق للاحق ئەوەی تێپەڕیوە زۆری بەجێهێشتە بۆی کە دێ چونکە قورئان و سوننەت خۆ تەنیا بۆ چاخێک و دوو چاخ نەهاتوون خۆ ئیسلام تەنیا بۆ هاوڵان و بۆ شوێنکەوتوان و بۆ شوێنکەوتوان نەهاتوون بۆ هەموو ئومەت بەڵکو بۆ هەم مرۆڤاتی هاتوون لەبەرەوە تا ژیانی مرۆڤ لەسەر زەوی دەبڕێتەوە دەگونجێ ئێمە لە قورئان و سوننەت یاسای نوێ هەڵێنجین ڕاستی دیکە بدۆزینەوە بەڵام خەڵکی خۆی و ئەهلی خۆی و شایستەیی هەبێ و پسپۆڕی هەبێ و شارەزای هەیە و بە بەڵگەوە قسە بکانێک بە هەوا و ئارەزوو و نەک لە ژێر زەختی واقعدا فتوا بدا و قسە بکات لەبەرەوەی کە ئەو حوکمڕانە وای پێخۆشە وەکو لە سوعودیە زۆر جار ئەوە بووە حوکمڕان کوێتی ئافرەت نابێت ساری لێ بخڕێ بەڵێ نابێت لێ بخڕێ فتوان بۆ دەرکردووە ئێستا بە زۆرێکی دیکەس هەر هەڵگەڕاونەوە لە زۆر شتی ئەساسی لە ئیسلامدا بەڵێ بۆش هەر فتوا هەیە ئەوە نابێت ئەوە هیچ نییە ئەگەرنا لە ڕاستەی زانایانی ئیسلام لە جیرفانی خۆیان قسەیان دەرنێناوە بە هەوا و ئارەزوو قسەیان نەکردووە تەماشای قورئان و سوننەتیان کردووە ئێمەش پێویستە بە دوای ئەواندا بچین و وەکو ئەوان بکەین و لە ڕاستیدا شوێنکەوتنی کوێرانەی هیچ کەسێک ڕەوان نییە مەگەر کەسی هیچی لە توانادا نەبێ بڵێ وڵای من ناتوانم بەڵگەکانم بۆ لێک ناکرێنەوە ناتوان تەماشای قورئان و سوننەت بکەم بە ناچاری بە دوای فلان ئیمامە دەکەوم ئەوەی کە ناچاری بێت زیاتر لەوەی لە توانادا نەبێ زانایان هەموو سەلماندوویانە کە ئیجتیهاد هەیە هەروەها تەقلید و لاساییکردنەوە و شوێنکەوتنیش هەر هەیە بۆ کەسێک کە زیاتر لەوەی لە توانادا نەبێ هەڵبەتە ئەمە پێویستی بە قسە لێکردنی زیاتر دەکا کە من لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە بە تایبەت لە مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا لە کتێبی دووەمدا تەفسیلتر لەوبارەوە قسەم کردووە لێرەدا کۆتایی بەم ئاڵقەیە دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين